چۆن ماوەڵە لەگەڵ شوێنە گەشتیارەکانمانە بکەین چۆن فەرهەنگێکی دروست لە شوێنە گەشتیاریەکانە دروست بکرێت هەم بۆ خۆمان وەکو گەشتیاری ناخۆی هەم ئێمەش نمونەی بین بۆ گەشتیاری بیانی ئەگەر ڕۆی لە وڵاتەکە کرد بە شێوازێکی دروست لەگەڵ شوێنەکانی ئێمەیان مامەڵە بکات چۆن ئەم فەرهەنگە توانین دروست بکەین مامەڵەی دروست بە چه شێوەیەکە ئێمە بە میواندارەتی خاتوونی بەڕێز ئامینە ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی ژینگە و ڕووماڵ لەسەر ئەم بابەتەمانەوێت زیاتر گفتگۆ بکەین. ئامینە خان سڵاو لێبێ و بەخێر بیت. بانی باش بەیانی بەڕێزت باش زۆر خۆشحاڵ بن بە ئامادەبوونت فەرموو بەسەر چاوە فەرموو بەخێر بی سەر چاوە. ئامینە خان ئێمە باسی کۆمەڵێک دیمەنمان کرد ناخی هەمومان ئەهاژەنێت وەکو هاوڵاتی بێگومان جا بەڕێزت وەکو کەسێک کە ڕێکخراوێکی شت دامەزراندبووە لە بەواری ژینگەیە پێم وابێ زۆر زیاتر دیمەنەکان هەم بەرچاوت ئەکەوێت چون چاوت دەقیقترە لەسەر دیمەنەکان هەم لانێ زیاتر ئازار بچێژیت. پێمان خۆشە بەڕێزم باسی ئەوە بکەی لە ئێستاە ئەو دیمەنانەی کە وەکو هاوڵاتێک ئەگەر سەردانی شوێنێکی گەشتیاری ئەەکەیت ئەیبینی زۆر دووبارا بێتەوە کامانەیە. طبعا ئەو شوێنە گەشتیارانە ئەو شوێنە گەشتیارانە کە ئەیبینی طبعا هەر شوێنی خۆی هەیە ینی بڕێ ئێمە وەکو ڕێکخراو زۆر جار ئێمە لە ڕووی پەروەردەکردنی ئەو شوێنانە کە سەیران ئەو شوێنانێکیان بۆ گەشتیاری خۆمان ئیشمانتیا کردووە هەرچین لە ڕۆژی هەینیە یا ڕۆژی ئەو ڕۆژانی کە ئەزانی کە گەشتیاری ئەچێتە ئەو شوێنە گەڕین بەسەر ماڵەکانە بەڕاستی چکە ئەو شوێنانە کە ئەمان بینی بەو شێوەیە پرس و بڵاو و خەڵقەکە ناتوانێت ینی ئیداری ئەو شوێنی خۆی بە کە ئەخۆی ئەگەڕێ بە دوای شوێنێکی زۆر جوان و زۆر خۆش و سێبەرێکەوەوانە بەڵام لە کاتێک کاسیرەکەی ناتوانێت نەمامێک خزمەتکە یان ناتوانێت ئەو شوێنی کە لێتی لە دوای خۆی و پاک و تەمیزی چۆناڵی پاکی کاتەوانێ یا خۆڵێ ئەو خۆڵە لە بڵاوێک کاتەوانێت کە خۆی پاشەڕۆی خۆیەتی ئەو ڕۆژەکە ئەو شانی کە خواردوێتی بکاتە کیسێکی ئەلاگۆ بینێتەوە لەگەڵ خۆیان بەڕاستی بۆیە خۆی ئەم خەڵک بەڕاستی هاوڵاتیان بەداخەوە من ئەگەڕێن بۆ مەسەلەی پەروەردە لێرە مەترسی زۆرە مەترسی لەسەر نەوەکانی داهاتوشمان زۆرە یعنی من پێتاڵێم ینی ئێمە وەکو ڕێکخراو ینی زیاتر ئێمە خەمە خۆی بەوەی کە جەناب ئەو پرسیارت کرد ئێمە لەو بوارەیە زۆر کارمان کردووە زۆر سەردانی وڵاتانمان کردو بە حەقی ئەوەی کە بزانین ئەوان لە وڵاتان چۆن پەروەردە هەیە لە ڕووی ژینگەییەوە لەڕووی خزمەتکردنی نیشتیمانە وڵاتەوە ئەوان وەکو سەردانەکانی ئێوە بینیبێتان چۆن فێری مناڵەکانیانەکەن لە پەروەردەیە بابەتی ژینگە تێکەڵەکەن بەداخەوە پێم وانە بوو کە لە دەرەوەی وڵات بەڵێ طبعا ئەوان بەرنامەیان هەیە ئەوان طبعا گەشتیان هەیە ئەوان هەفتانە گەشتیان هەیە بۆ ئەو شوێنە گەشتیاریانی کە سەرسامە بێ کە ئەو مناڵە سەرسامیان بەو جوانیە بەو ژینگەی کە ئەوان دروستیان کردو بۆ هاوڵاتیانی خۆیان ئەوان هەموو هەفتەیە دەرزێکی ژینگەییان هەیە دەرزێکی خۆشەویستیان هەیە بۆ وڵات پێی ئەڵێن دەرسی خۆشەویستیوانی خۆشەویستی بۆ وڵاتەکە هەتا ئەگاتە ئەوەی کە فیداکاری بۆ وڵات لە چ کاتێکایە یعنی ئەو دەرسان خوێنەوە من سەردانی کۆریان کرد بۆ یەکێک لە ئەو وانانی کە ڕۆژانە ئەمان خوێن دەرزێکی ژینگەیی بوو بردیانم بۆ شوێنێ من کە باسی ئێرەم کرد باسم بەحسێکی مان کرد لەسەر ژینگەی عێراق بە گشتی بە تایبەتی بڵێن کوردستان کە ئێمە لە کوردستانە ژین بردیانم بۆ شوێنێ وتیەوە بێت پەروەردەیەکی زۆر زۆر بەڕاستی وا بێ کە نەوە بدواینەوە یعنی ئەو خزمەتە بکە کە هاوڵاتیان دانەبڕێ لە خۆشەویستی وڵاتەکە ئەویش بەوەیە کەوانی تایبەتی هەبێت کە ئەم مناڵە کاتێکە ئەچێتە خوێندنگای یەکەمی ماڵەوەیە یعنی دایک و باوکەکەی کە چۆن نتوانێت خزمەت چۆن ئەم نەوەیە کە پێی ئەگەینێ خزمەتی نیشتیمانەکەی بکە خۆشەویستی بۆ نیشتیمانەکەی هەبێت من بردیانم بۆ شوێنێکە چەند نەمامێکی تیا بوو ئەم نەمامانە هی کاتی خۆی کە ڕوانراوی دەستی باوەباپیرانی ئێمە ئەبێ نەوەی دوای نەومان بزانێک باوەباپیرانی ئێمە چۆن ژینگیان پەروەردەکرد چۆن ژینگیان جوان کرد و چۆن هەوڵیان ناوانە کاتێک کە من داهینەکەم بینی نەمامەکەم بینی تقریبان ئەوەنە بەرز بوو نەمامەکە ینی چاو نەیەتوانی زۆر سێریکە تەقنین سیچل کانێلای پێوە بوو کانێلا ینی کە سیسی ئاویان بوو هەڵواستی هەمووی خۆراک بوو
می سێرم کرد پرسیارم کردوتم ئەم پیسانە چوتی ئەوە کاتێک کە ئەم نەمامانە گەورە ئەبن ڕێگەکانیان بچووگە بێتەوانی و ناتوان بە پێی پێویست خۆراک دروست بکەن ئێمەش دەبەرەوەی ئەو نەوانەمان بزانن کە ئەمانە جێدەستی باوە باپیرانی ئێمە ئەمانە لە ناو نەچن بۆیە ئەمانە هەمووی کە بۆمان هەڵواسیون هەمووی ڤیتامیناتەکانە کە لە زەویەوە ناتوان وەریگرن ڕاستی ئەمە پەروەردەیە ئەمە پەروەردەیە لەسەر ئاستی ئەم وڵاتە پێویستی ئێمە لە پەروەردەوە دەست پێ بکەین چکە بەڕاستی وشیاری شتێکە کە ئەتوانین هەموو ئەو ڕێگایانی کە بمانەوێت سەختن لە ڕی مرۆڤەکانەوانێ بتوانین جوانیکەین و ئەو سەختیە نەهێرن ئەویش ئەوەیە کە بتوانین یەکەم پەروەردەی ماڵەوە دایک و باوک زۆر ئەساسە کە مناڵەکەی چێتە دەرەوە چی ئەبینێ لەسەر شەقامەکان چی هەستێکی هەبێ بەرامبەر بەوەی کە جارێک کاتی کە ئەبینێ شتێک لەسەر شەقامەکە کەوتووە یا کەسێک لە خۆی گەورەترە شەقامەکە پیسەکات و ئەم مناڵا بێ هەستی هەبێ ئەبێ بزانێت کە ئەو کەسە ئەوێ وڵاتەکەی دەستی تەخریبی هەیە ئەبێ بزانێت کێ دوژمنی وڵاتەکەیەتی ئەبێ بزانێ ئەم مناڵە نابێ لی پشاریتەوە زۆر جارەڵێ وانە هەیە زۆر لە بەداخەوە یعنی ئێمە زۆر ڕووناکبیرمان هەیە زۆر شاعیرمانێ ئەمە توانین لە ڕێی هونەریەوانێ بیگەین ئاماژەمان هەبێت لە سەر شەقامەکانە لە بینی شارەکان بۆ شارەکانی کەکەیت ئەمە هیچی تیان نییە هیچ تابلوویەکی ئاماژیتیان نییە بۆی کە جوانی چۆنەڵی گەشتی ژینگەیەک پیشان بە یعنی بێ ئەمانە هەمووی لە هونەری کۆمەڵایەتی ئابووری ئەمانە هەمووی تەسیری هەیە لەسەر مرۆڤەکان پێویستە ئێمە زمانی ئاماژەمان هەبێ و تابلوی ئاماژەشمان هەبێ بۆ جوانی وڵاتەکەت و بۆ ژینگەیەکی جوان و ئەوانە من ئەبینم زۆر جار لەسەر شەقامەکانە شتێک نییە تابلوویەک نییە کە ئاماژە بێت بۆ ئەوەی کە تۆ وڵاتەکەت یا ژینگەکە و پارێزی ئەبێ هەمان بێت لە مناڵێکەوانی کە لە ڕووی هونەریەوە کە چۆن دارێک ئاوەیە چۆن نەمامێک ئاوەیە چۆن شتێک لەسەر جادەکە هەڵک دێتەوە ئێمە زۆر جار من لەگەڵ ئەوە شاکە سەرۆکی ڕێکخراوێکی ژینگەیم وتەبێژی ڕێکخراوی هونەر و خێزانی هونەریم یعنی هونەر و خێزانم کە ئەچینە قوتابخانەکان بەداخەوە ئێمە زۆر جار بانکراوین هەر پێمان وترا و حەزەکەین وانەیەکی ژینگەی یعنی ئەو بەڕێوەبەرانی کە ڕاستی دڵسۆزن بەرامبەر بە وڵاتەکەیان یعنی پەنا بۆ ئێمە ئەبن چۆن ئێمە بتوانین شاریان کەینەوانی لە ڕووی ژینگەیەوانێ کە ئەچینە ئەو شوێنە بەداخەوە کە ئەبینم بڕواتان هەبێت لە یعنی ئەو مەترسێکی گەورەی لەسەرنەوەکانی ئێسەمان کە ئەبینم سیرەکەم قوتابخانەکە حەوشەکەی یەک پارچە هەمووی دەبەی ئاوە کەوتووە یعنی ئەمە لە قوتابخانە سەرەتایەکان نییە ئەمە دادیەکانە بەڕاستی یعنی کە ئەمومان بینی من بەلامەوە سیر بووتم منم دەرسە ناڵێمەوانێ هەتاکو ئەم حەوشەی پاک نەکەینەوە دوای ئەنجا لەسەر ئەوە چم دەرسموتەوە ڕاستی من دەستێکی ترم ئامادەکرد بەڵام کاتێک کە ئەمەم بینی دەستەکەم گۆڕی بەوەی کە چۆن کە بێگومان کاریگەری پەما بێ جەنابەت لە دوای ئەو هەنگاوە زیاترە بۆ ئەوی بزانانی یعنی تۆ چۆن ئەم ئاو خواردوتەوانێ دەبەکەی و هەستا و خسووتە ئەوێ وڵات باشە کەواتە ئامینە خان ببوورە بوونی تابلۆکان لەسەر شەقامەکان و شوێنە گشتیەکان ئەرچی چێە ئەرچی حکوومەتە ئەی خۆمان وەکو خێزان وەکو پەروەردەکردنمان هەست بەوە ناکەین کە فڕیانی دەبێت چەنە ژینگە پیسەکە ئێمەگە هەر باس لەوە بکەین ئەرکەکە ئەرچی حکوومەتە هەر باس لەوە بکەین ئەمە ئەبێ کەسێک بێت هەڵسێ بەم کارە ئەگەر هەر چاوەڕێوەمان کرد دەیتر بێت چاوەڕێوشکین ئاوا چین خۆڵەکە بەرز بێتەوە ئەی بۆ خۆمان هەست بۆ بەرپرسیارەتە نەکەین بەڕاستی هەنێستا تۆ سەردانی خوێندنگایەکە کردووە حەوشەکەی دەبە بووە یعنی بەداخۆڵم ئەو بەڕێزانی لەوێن بە مامۆستا و بە خوێندکاران و بە کەسانی کۆمەڵناس و بە هەمیەوە خۆیان هەست ناکەن کە ئەمە ژینگەیەکی پیسە یعنی ئەمە ئەبێ جارێ خۆمان پرسیارێ لە خۆمان بکەین یعنی ئەبێ پرسیارێ لە خۆمان بکەین ئایا خۆمان هەستمان بەم شتە نەکردووە تۆ چوویتە وڵاتێکی پێشکەوتوو کە ئەوان خزمەتی دارێ بکەن خواردنی بۆ هەڵواسن ئەی بۆ ئێمە نازانین مناڵەکانمان فێرکەین نەک خواردنی بۆ هەڵواسێ با پەلەکە نەشکێنێتەوە ئەمە ئەرچی کەس نییە ئەرچی خۆمانە یعنی با لە خۆمانە دەست بکەین چۆن ئەتوانین ئەم هوشیاریە یعنی نەیخێنە سەر شانی کەس یعنی خۆمان دەست پێ بەڵێ من یەکەم ئاماژەم بەوەیە ئێمە قوتابخانەی یەکەممان سەقافەتی دایک و باوک وشیاری دایک و باوک تەسیری ڕەندانە مناڵەکانی هەیە ئەوە شتێک نییە
کاتێک ئێمە ئەبینی لە خێزانێک چەند جوانە چەند حەزمان لە جوانیە لە خێزانەکانمانە حەزەکەی ماڵەکەمان جوان بێ حەزەکەی شتانی هەنگوبەرمان جوان بێ حەوشەکەمان جوان بێ کاتێک کە ئەمانەیە میوانێک سەردانمان کە بۆچی ئەکەوینە ئەوەی کە هەموو ماڵەکەمان نەبێت 100% جوان بێ باشە ئەبێ سیارەکەمان جوان ئێمە ژینگەکەمان لەوە نەکەین ژینگەکەمان خاڵامینە مایکەکەت کێشێکی تایە هەتاوەکو هاوڕێن بۆ چاکەن ئەم بابەتە ژیگیانە بابەتێکی گەرموگوڕە لە هەموو جیهانە ینی تەنانەت کەوتونەتە سەر ئەوەی بێن لە ڕێگەی من کۆمەڵە دیمەنە بینی لە وڵاتی سوئیسرا کە وڵاتێکی زۆر جوان و ژینگە پارێزیان هەیە بەڵام لەسەر ئەوە شۆڕنەوەستاون هاتوون لە ڕێگەی ئەستێرە بەناوبانگەکانیانەوە ئەوانەی لە بواری میوزیک و گۆرانی لە بواری سینەما هاتوون کۆمەڵە جلوبەرجیان پۆشیە و جلوبەرجی ژینگەی بوو دیمەنێکی زۆر ناوازە بوو سەحر یعنی بەبێ جیازی لە پیاوان لە خانمان هەمووی کە هاتوونەتە سەر شەقام خەڵک بۆتە پرسیار لای ئەمانەیە چی بڵێن یعنی کە تۆ شتێکی تایبەتە لەبەر کرد پامێکت پێوانە ئەم پەیامە پرسێکە بۆی کە ژینگەکەمان بەرەو مەترسی ئەڕوا کە ئەوان لەوانەیە چەند ساڵێکی کە بە 20 ساڵی کە ژینگەکەشیان تووشی گرفت نەبێت بەڵام هەر لە گوی زەویان ئاوهەواکەمان هەر تێکەڵە بێت یعنی ئێستا دوێنێ لە پێیجی کورسات دانرابوو تبی ئەو ژینگەی کە ئێستا بەردەوامی و ئەو تۆز و خۆڵی کە هەیە ئەگەر بەردەوامی هەبێ کاریگەری لەسەر تەمەنی مرۆڤەکان هەیە یعنی 8 ساڵ بۆ 10 ساڵ لە تەمەنی مرۆڤەکان کەمەکان تاکو ئێستاش دنیایەک نەخۆشی هەر لەبەرم پیسبوونی ژینگە لە مرۆڤ هەموو ئەو نەخۆشیانی کە زۆر زۆر گرفتی هەیە ینی تەنانەت زۆر جار کۆمەڵە کەس پرسیاریەوە کاکە ڕاستە پێمانەڵێن پزیشکە بەڕێزەکان خواردنی سەرکراوە مەخۆن خواردنی دەرەوە مەخۆن ئاگاتان لە ئاو بێت بەپی ئەو ڕێنمایانە ئێمە خۆمان بپارێزی لەم پەتیانی کە ئێستا بڵاوبووە بەڵام ئێمەش بۆ پرسیارێک ناکەین خۆمان هەز ناکەین بۆی کە بەرگری لەشمان زۆر زۆر لاواز بووە بۆ لە بەروی ئەمەنشتی ناتەن دروستە خۆی ئەمەنە بەشتی ناتەن دروستەکەین کە ئەمەنە گرفتی بۆ ژیانمان دروست کردو یانیەکێ لە ژینگە پارێزەکان مادەی پلاسی گەزانی چەند چێتە جەستەمانەوە بەپی ئەو توێژینەوانەی کراوە ڕاست ئێمە لەوانەیە پرسیار بێ خۆی مەدەبەکە ناخۆین بەڵام لەگەڵ خواردنیکە چەنە تێکەڵە بێت و کاردەیەکە بێ لەگەڵ جەستەمانە بەڵام ئەمە یاسە خۆ دەرناکەوێت بە پێی تەمەنت ئەو نەخۆشیانەی کە دەرەکەوێت بە پێی توێژینەوە دەرەکەوێت ببورامی نەخانەوەی مایکەکەت کێشەیەکیا بوو لەسەر هەر گفتوگۆکانی خۆت ئەو بەرپرسارەتیە ئەو کێشانەی کە ئێستا ئێمە ڕوبەڕووی بینێتەوە خۆت بەرکەوتنە هەبوو کوڕەخراوەکەی خۆت کەواتە ئێمە چۆن ئەرکەکە بکەین بە گشتی ئەرکەکە بکەین بە بەرپرسیارەتی ئەرکەکە بکەین بۆی کە لە مناڵەکەی خۆمەوە دەست پێ بکەم ئەنجا عیلاقی دراوسەکەی خۆم هەبێت دیارە ئێمە تەبعاً باسمان لە پەروەردە کرد پەروەردەی خێزانی زۆر ئەساسە ڕنگدانەوەی زۆر باشی لەسەر مناڵەکان هەیە ئەویش دەگەێتە سەر دایکێکی وشار و باوکێکی وشار بەڕاستی لەو کاتەیە کە دایک و باوک وشار بێ هەمیشە مناڵەکەشی وشارە بێ بەرامبەر هەموو ئەو خۆشەویستی کە هەی بێت بۆ نیشتیمانەکەی کە لە چیوە دەست پێکە لەوە دەست پێکە کە چۆن ڕۆژانە خزمەت بکە ئەوەی کە بەکاری هێنێ یاخۆ بڵین ئەو شەقامی بەسەریە ئەڕوە یاخۆ ئەو خوێندنگایی کە تیا ئەخوێنێ ئەمە تەنان بناڵەکە بەرکەوتنی هەیە لەگەڵ ئەم شوێنانەیە ماڵەوە سەر شەقام خوێندنگاکەی کە ئەچێتە ناو بازار یا هەفتانە ئەچێتە لەگەڵ دایک و باوکی ئاڕات یاخو دایک و باوکی ئەبینێ کە خزمەتی شوێنەکە ئەکەن مناڵەکە چاوی لێکە کە ئەمە هەمووی کەوتوتۆ سەر دایک و باوکەکە ئێمە بۆچی هەموو شتێ بکەین بە ئەرکی حکوومەت ڕاستە ئێستا بۆ نمونە ئێمە ئەگەر بیکەین بە دوو بەشەوە شوێنە گەشتارەکان شوێنی گەشتیاری هەیە ئیداری هەیە ئەکەوتۆ ئەرکی ئەو شوێنە ئەو پیسی ئەو خاشاکە ئەکەوێتە سەر ئیداری ئەو شوێنە گەشتیاریە بەڵام لە کاتێکە کە ئەم ماڵە لەوێن ئەم خێزانە لەوێن ئەبێ ئەم شتانی خۆیان کۆکەنەوە بیکەنە ئەو شوێنێکە بۆی دانا تایبەتە بۆ خاشاکە کە بۆی دانراوە ئەوەی لەسرە ساحب ئیداری ئەو شوێنە ئەوەی لەسرە کەیکسەر ئەو خاشاکە بگوێزێتەوە بۆ ئەو شوێنەی کە خۆیان ڕۆژانە ئەیبن لە کاتێکە حکوومەت لەوەی ئەتوانین ئێمە حکوومەت بڵێن ئەرکی سەرشانی حکوومەتە من کە ئەچمە دەرو بەرکەوتنم هەیە ڕۆژانە لەگەڵ ژینگەیە لەگەڵ شوێنەکانە ئەچم بۆ نمونە بۆ سیتەک لە بینی کە ئەچیتە ناو سیتەکەوانێ لە بینی سیتەک و ئەچیتەوە بۆ شارباژێر بینی گەڕەدێ و با هەر شوێنەکانیش بڵێن کانی سارد و ئەچێتەوە بۆ چنیان و گورگەیەر و تقریبا ئەم شوێنانە لای ئەچێتەوە بەرکەت و ئەوانە ئەمە هەمووی خۆڵی لێ ڕژاوە باشە خۆ ئەمە شوێنی گەشتیاری نیە ئەمە ماڵی خۆتە تۆ لە ڤێلاکەی خۆتاییتە دەرەوانێ لەم خانووە ئەتوانم هەموو خانووەک لای بڵێن 20 دەفتەری تێچووە ئەی باشە بۆ ناتوانانی تۆ ئەلاگەی لەگەڵ خۆتا بیت بیتەوانی بخیتە سیارەکەتەوانێ بیبیت لە ماڵەوە داینێ
باشە ئەمە کەی کێشەیە تۆ دروستە کردو بڕۆ سێری کە بزانین لە بینی گەڕەدێ و لە بینی گورگێر و کانیساردا چی فەزاحەتێک هەیە لە پیسکردنی ژینگە و لە عەلاگە و لە کیسی خۆڵ و بڵاوکردنەوە و خۆتانەزان ئێستا ئاژەڵانە کە بەرەڵا بووە هەمووی بۆکو لەسەر و خاشاکە ئەژی بەڵام لە کاتێکیشا پیسی ئەکاتەوە شوێنەکە پیسەکاتەوانێت ئەم شتە ئەم خاشاکە بۆگەنەکە ئەبێ بە نەخۆشی بڵاو بێتەوە لە کاتێکا شوێنی پەیوەندیدار بەما وەکو شارەوانەکانی ئەو شوێنە ناچن ئەم خۆڵە خێرا هەڵبگرنەوانی یا خۆ بیبەنە شوێنی تایبەتی کە خۆیان ئایا چیلی ئەەکەن هەرچەنە ئێمە هەموو ئەو شتانی کە پێ ئەڕوات یعنی ئەوان بیسووتێن کۆیکەنەوانی لە لای ئێمە ئەم شتە باش نییە بەڕاستی بەڵام ئیتر لە کاتێکاتەوە ئەو شوێنە پاگەکەیتەوانێ ئێمە هەرو نەمان ئەتوان ئەو نەبڵێن چکە زۆرمان وتۆ لەسەر ئەوەی کە ئێمە وڵاتێکمان هەیە تا ئێستا بەڕاستی لە خەمی ژینگە نییە لە خەمی پاک و تەمیزی ژینگە نیە بۆچی چکە پێش هەموو شتێ بێ ئێمە ڕسایکلینێکمان هەبێ کە ئام بێ بە وڵاتەکەمان ئەمە نەبێت گەڕێکێ بڵێ من کۆمپانیاکەم مانی گرتۆ لە بەرەوەی خۆڵەکە نابم لە بەری پارەم بۆ سەرف نەکراوە حکومەت پارەی نامەدێ ئێمە ئەمانە شتێک بێ کە ئیتر ئەمە بەرنامەیەک بێ کە حکومەت هەی بێ کە شتێکە ئەمە مافی هەموو هاوڵاتیەکە کە گەڕەکەکەی پاک بێ کە خۆڵەکەی بۆ گەنەکە لە بەردرگاکە ئەبێ حکومەت بیر لەوە بکاتەوە پێش هەموو شتێک ئێمە ئەو شتانە بەڕاستی بخینە بەرچاو یعنی لە ڕووی کەناڵەکانەوە کە گوشار بخینە سەر حکومەت سەرلایەنی پەیوەندیدار بەوەی کە ئەم خاشاکە بە تەواوەتی ئەبێ کۆکرێتەوە بەڵام بە کاتێک کە تۆ ئەم خاشاکە کۆکە تۆ چیری ئەەکەی ئایا ڕیسایکلینی بۆ وەکرێ بۆ شوێن بۆ مادە ڕقەکان کە تایەتی ئەو مادانی کە جاریکەکەی ئەیکەی تۆ بە موادی خام کە وڵات هەیە بەس لەسەرەوە خاشاکە ئەژی بڕواتان بێ ینی من چمەتە هەر وڵاتی لەسەرەوە زۆر قسەم کردووە چمەتە بەڕاستی لە گەڕەکانە چەنەها هیندانراوە شوێنی تایبەت بە خاشاک دانراوە ئەمە بۆ شوشێ ئەمە بۆ نایلۆنە بۆ موادە ڕقەکانە بۆ موادە شتەکانە موادی ئۆرگانی تۆتوانی بەدەیان شتی باشی لێ دروست بکەیت ئێمە ئەبێ وڵاتەکەشمان پێشکەوتوو بێ لەو هینەیە بێ حکومەتمان بەڕاستی بەرنامەی تەواوی هەبێ بۆ ئەمە چکە تۆ ئەتوانی ینی ئەو ئێستا ئێمە هەندێ هینمان بۆیە داهان چۆنەڵی خۆڵمان بۆیە لە دەرەوەی ینی کە پێی ئەڵێن پێین لە لای خۆمان ئەمە توانین لە وڵاتی خۆمان دروستیکەین هەر بۆ مواد ئۆرگانی کە ڕۆژانە ئێمە پاشەڕووی خێزان وڵات خێزانەکانە ئێمە توانین لەوە دروستیکەین بەڕاستی حکومەت هەنگاوی زۆر باش بنێ ئەنجە دوای ئەوە بینە سەر مەسەلەی هاوڵاتی ئەو جاو کاتێ ماتوانین هاوڵاتی تاوان بارکەین بۆی کە تۆ خاشاکەکە بۆگەنی کردو لە بەدرگاکەتە تۆ خاشاکەکە فڕێ ئەی لەو شوێنە نابێ ئەبێ حکومەتی ژلانی پەیوەندیداریش چاودێر بێ بەسەر ئەو شوێنە گەشتیار بۆ نمونە ئەو شوێنانی کە خانووی لێ دروست کراوە بۆ نمونە سیتەر مێرگەپان ئەبێ چاودێر بێ لایانی غرامە هەبێ غرامە بکات لەو سیارانی کە خۆڵەکە پڕێ ئەین لە شوێنی بەداخەوە شوێنی زۆر جوان ناچن لە شوێنێکە یعنی لە شوێنی تایبەت بۆ خۆڵە فڕێ بنە چند لە شوێنێکە کە ژینگەیەکە کە تۆ بەوێ ئەڕێ خەڵکی تۆ بێلایەکە هەیە تا ئیسراحەتەکەی تیادا ئەنیشی شەو ڕۆژە دوو شەو ئەمێنیتەوە خەڵگێ ئەوەی نییە ئەچی لەو شوێنەیەدا ئەنیشێ کە تۆ خۆڵەکە و لێ پڕیا ئەوەشی دەست ناکەوێت تیادانیشی سی علاگەی ڕەش پڕەکە کە تەواو بن لە ماڵەکەیە جا خۆر عایلەیەکی ژنین 5-6 عایلەکەوە بدەوە سی علاگەی ڕەش پڕەکەن هەر تۆزێک لە باخەکەی خۆی دوورەکەوێتەوە لەسەر جادەکەش دایانێت لەوێ دەیترە بازانین کە ئێمە سەگ و پشیلەمانەیە شەوان ئەم علاگانان دڕێ و هەمووی بڵاو بێتەوە چی پیسیەک بەرچاوەکەی وڵی من حەزەکەم ئامینەخان مادەم تۆ خۆت ڕێکخراوێکتە یەک نمونەی باسی ئێستا سەیرانگاکانمان بە تایبەتی لە سەیرانگای دوکانەوە دەست پێ بکەین یان ڕۆژێ خۆم بەرکەوتنم هەبوو لەگەڵ ئەم دیارتەیە عیلەیەک لە خوارەوەی عێراق هاتبوون عیلەیەکی عەرەب بوون یعنی لە شوێنەکە دانیشتبوون علاگەی خۆڵەکەیان بەجێهێشت یعنی بەڕاستی من خۆم پێ نەگیرا تۆمەم علاگەڵ گرە لە بەرەوەی لەسەرەوە سەڵێکی گەوری لێ بیکەرەناوی هەر بە عەرەبی پێوت وتی زۆری پارە لێسەنم بۆ ئەو علاگەی بەجێهێڵ یعنی ئەمەش پەیوەندی هەیە بۆ لەبەرەوەی ئەوە خۆمان نییە ئێمە توانین پرسیارکەین تۆ توانین پرسیارکەی من نەتوانم بۆم پارە زۆرە لەم نەسەنی پسۆڵەیەک تاتێ پسۆڵەکە سێرم کرد جارێ لە هەموو بەپی یاسا بێ هەموو پسۆڵەیە ژمارەی خۆی هەیە هیچ ژمارەیش پێوە نەبوو یعنی گوناحە بۆ تۆ 6,000 لەوە سەنی بەڵام لە عایلەیەکی کورد 15-20,000 سەنی بۆ لەبەرەوەی میوانە گەشتیارە ئێمە باسی گەشتیار و شوێنە گەشتیارەکانەکەین ئێدەکە خۆمان ئەم کارە بکەین
ئەم ئەنج ئەماکرێتە ئەرچی حکومەت کە لێ پرسیینەوە بکەن بەڵام یەکشی دێ بەس بۆچی بە ئەمە بەجێ زۆر ڕاست یەکشی دێ لێرایە ئێمە بەڕاستی بێت ناشارینەوە لە قەڵقیش ناشارینەوە ئێستا ئێمە وەکو ڕێکخراوەکەمان چەند نوێنەرێکمان لە شوێنە تایبەتەکان داناوە لە چەند بوون بە چەند گروپێکەوانێ لە شوێنە گەشتیارەکان کە خەڵک بۆچێت من لە پێش هەموو شتێکەوە شوێنی ئینمدانا ئەم شوێنە بڵێن نیشتەجێ بووی سیتەک و مێرگەپان و ئەوانەمان داناوە بەڕاستی هەر سارەیەک ببینین خۆڵ فڕێ بە ڕقەمەکەی ڕسمێگرین هی ڕقەمەکەی سیارەکەی لەگەڵ بەڕێبەرایەتی هاتوچۆ نیازمان هەیە قسە بکەین ئەم سیارەیە کە ئەم خۆڵی فڕێیاوە هەموو ئیشێکی بۆستێنرێ لە بەڕێوبەرایەتی هاتوچۆ هەموو ئیشێکی بۆستێنرێ هەرچەنە ئێمە ئەمەمان کرد لە کۆمەڵی کوردستانێکی سەوز بەڕاستی زۆر جار کە سیارێک ئەچوو بیفرۆشە یاخو شتێکی تابلوێکی بۆ بکە یاخو بڵێن هەر شتێک کە بۆ سیارەکە ئیشێکی تیابێ لە بەڕێوبەرایەتی پیانەوت کتابەکان بۆ ئێمە ناردەوە ئەیانوت ئەم سیارێ حیجزێکی ئێوەی لەسرە کە ئەها بۆ ئەوێ ئەجا ڕێنماییمانە کردمان تۆ دەبەیەکە فڕیاوە لەسەر جادە لەو ڕۆژە لەو سەعاتەی وڵا ڕاستەکەی فعلان من لەو ڕۆژاوە دەبێن فڕیان لەبەرەوە تۆ غرامێت ئەو نکراوە بچۆ ئەوە نەدارمان بۆ بکڕە نەمامان بۆ بکڕە بۆ ئەوەی بینێژین بیڕێنین ئیتر ئەوەمان ئەکرد لە کۆمەڵی کوردستانێکی سەڵ ئێستا ئێمەش وەکو ڕژینگە و ڕووماڵ بەڕاستی دەردی کوردوەتەنیەڵێ کە و کوژی کەوتوینەتە ئەو شوێنانەوە ئێمە ڕقمی ئەو سیارانە ئەگرین کە بڕوات هەبێ سیارمان بینیوە دە کیسە دە ئەلاگی خۆڵی ینی کیسە گەورەکانی درێ ناو لەو شوێنەداناوە دە ئەلاگە ئیتر تەبعەن ئەمە لەم شوێنەیە حەفلەی کردووە ئەتی میلادی بۆ مناڵەکەی کردووە ئەم شوێنە پاشەڕۆیەکی زۆر زۆری هێناوە لێ فڕی ئەیە ئەن تەسەور ناکەی کە ئێمە چیمان بینی و ئەو ماوەیە کە لێرە دانیشتین مراقبەی ئەو سیارانەمان کردووە ئێمە لێرە و بە هاوڵاتیان نەڵێن ئێمە زۆر ئاساییە بەلامانەوە سیاری هەر کەسێ بێ ئەو ڕقەمەی ئەین بەڕێبەرایەتی هاتوچۆ بەڕاستی بۆی غرامی تەواو بکرێ لەوەی کە ئەمە دەستی تەخریبە بەلای ئێمەوە شتێکی زۆر خراپە بۆ ژینگە یعنی چی ئێمە لە وڵاتانی دراوسیەوە کە ژینگەکانمان تێک چووە بۆهۆی حربەوە بۆهۆی داگیرکاریەوانێ حتا ئێستش شوێنەواری داگیرکاری لە وڵاتی ئێمەیە بەردەوامە دیارە ئەبێ ئێمە بچین سەردانی ئەو گوندانە بکەین کە نایارەکانمان پێی چۆڵ کردوین و کە دەیان دەستی دایک و باوک و باپیرە گەورەمانی تیا بووە نەماوە ینی بەرەو ناوچوونەچێ یەکێک لە خوێندنگاکان پەروەردە لە کوردستانە بینی لەوە کردوتەوانێ ئێمە گەشت بکەین ئەو خوێندنگایانەی کە لە سەرەتاییە و دەست پێەکە با لە ڕەوزەکانەوە دەست پێ بکە بیان بن بۆ ئەو گوندانە چی تیا پەروەردە بووەم گوندانە کە ئەم هەموو دار و درەختی تیای چێ ڕوانیوێتی چێ یەشتێتەوە لەو سەردەمە لە گوندەکانە خەریکە ئێستا یعنی نەمان بەرەوە چێتر نەمێنێت چکە هەر کەسی هەڵەسی خانێوگەکە 50 دارە بڕێتەوە لە داری بەڕ ئەمە گەورەترین مەئساتە کە داری بەڕوو ببڕێتەوانێ چونکە ئەگەر خەڵک بزانێ ئەگەر هاوڵاتی بزانێ ئەگەر وشیاری هەبێ بەرامبەر بە نەمامێکی دارێکی بەڕوو ئەو کاتە ئەزانێ وەکو وایە 100 دانە هەزار زەلامی کوشتە بێ مرۆڤی کوشتە بێ لەبەرەوە بەڕاستی من ئەلێرە و داوا لە لایانی پەیوەندیدار و لە حکومەت دەکەم کە داربڕینەوەی بەڕوەکان بۆ خان و دروستکردن بکرێتە حاڵەتێکەوانێ کە ئیتر ئەمە شتێکی غەرامی گەوری لەسەر بێ چکە ئێمە ئەبێ ئەم خوێندنگایانەوا لێ بکەین مامۆستا و بەڕێوبەرەکان و بەڕێزەکان کە ئەمڕۆ دەستی ئەوەیان هەیە مناڵەکانمان بەڕاستی لە ئەستۆی ئەوانایە ئەوان ئەبێ خۆیان قەرزاری مێژوو نەکەن بەڕاستی مێژوو جوانە مێژوو بەچی جوانەکەین هەموو کەسێت فەرمان بەرێت ئەتوانێت مێژوو بە جوانی بنووسێتەوە ئەو پەڕە سپیانی کە هەمانە بە جوانی بتوانین بۆ نەوەی داهاتوومان چیتیا بنووسینەوە من چیتیان نووسم جەنابتان چیتیا ئەنووسێتەوە هەمومان جێ دەستمان دیارە بێت لەو کاتەیە ئەگەر ئێمە ئاوا بۆ شێوە بکەینەوە نابێت تۆ مرۆڤێک بی بڵێ من دیار نیم نەخێرت هەموو مرۆڤەکان دیارن لەسەر لە ناو مێژووە ڕۆژانەمان لە کار پیشەکەی خۆمانە چکە کەسێک کە یەتە لای منەڵێ ئەمڕۆ فڵان کەس ئەم ئیشەی بۆ کردم ئەوە بەشێکە لەوەی کە تۆ شتێکی جوانێ تۆمار کردووە لە حیاتی خۆتە لەبەر ئەوە ئێمە بەڕاستی مەسلەی پیسبوونی ژینگە و مەسلەی ئەوەی کە ئەمڕۆ هەیە هەمومان ئەرکی سەرشانمانە کە بەباشی بە ڕێکوپێکی ئەو ئەرکەی لە سەرشانمانە ڕۆژانە بەباشی بەڕێوەی بەرین ئەوەی کە چۆن گەشتاریەکان ڕۆمانتیەکان میوانەکان من شتێکی کە ئاڵم لایانی پەیوەندیدار
بڕواتان هەبێ ئەگەر دەستگیرۆی ڕێکخراوەکان کە ڕێکخراوەکان ئیشی زۆر باشەکەن. ئێمە 265 ڕێکخراوی ژینگەیمان هەیە باشە. ئەم 265 ڕێکخراو ئەگەر زیندوو بکرێتەوە لەبەر ئەوەی کە شوێنیان نەبووە، لەبەر ئەوەی کە دەستگیرۆیی نەکراون، لەبەر ئەوەی کە کەسێ بانی نەکردوون، معنەویەن قسەیان لەگەڵا بکەن، هەر معنەویەن باشە. ئەمانە خەریکن بەرەو نەمانە ڕۆن خەڵکی زۆر جوانی تیا بووە لەم 255 لەم 265 ڕێکخراوەیە، خەڵکی زۆر جوان یعنی پێشمەرگە ئاسات چۆن لەسەر خوێنی خۆی ئەی وڵاتەکەی پارێزێ بڕواکە ژینگە پارێزەکانیش بەم شێوە. بەڵام لە کاتێکە ئێمە ئەبێ پۆستکار دروستکەین لەو شوێنە ئەو شوێنانی کە بڵین تایبەتن بەوەی کە بازگەکانی حکوومەت کە پێشوازی لە میوانەکانە کە پێویستن پۆستکارتانە تەوزیعکرێت بە زمانەکانی بێگانە کە هەیە. ئەو کاتە تۆ کە ڕێنماییکییتی ئەڵێ پێویستە ئەمە وەرگری کە بیخوێنیتەوە پێویستە کاتیتە ئەو شوێنە چی بکەیت هەتا ئەو ئوتێلی کە تێی هەتا ئەو شوێنی کە تەوزی ئەوی بەزێت تا ئەو شوێنی کە ئەچی بۆ شوێنە گەشتیاریەکان چۆن پاکوتەمی ڕای ئەگری. ئەمە بۆ میوانەکان پێویستمە با ساڵانە 10,000 پۆستکار ئێمە طبعکەین و لە بازگانەیە دابنرێت و بدرێ بە میوانەکان. ئەمە شتێکی زۆر باشە بێ، ڕێنماییەکی و ڕێبەرێکی زۆر باشە بێ بۆ ئەوەی کە گەشتیاری بزانێت لە شوێنی خۆیان خزمەتی ئەو شوێنە بکە، ئەو ژینگەیە بکە کە تیای میوانە یاخۆتیای ژیان تیاباتەسە یاخۆ سەیرانی لێکە یاخۆ خۆشیکی تیاباتەسە. کاتە بێ ئێمە وا بکەین چوونە هەر لایەک وا بێت کە بە شێوەیەک لە شێوەکان ئێمە ئاگادار بکاتەوە کە ئاگامان لە ژینگەکەمان بێت. زۆر سپاس مەمنون بۆ جوانەکانی بەڕێزت.